طلال أبو غزالة هي وای نووسەر و بە تو کەسێکی سەرمایەداری عەرەبە باسێکی زۆر جوان دەکات دەڵێ الراحة مضر یعنی بەڕاستی پشوو تووشی زیانت دەکات تووشی ئەوە دەکات بۆیە بە پێچەوانەکەی کارکردن ماندووبوون بریتە لە تەندروستیەکی زۆر باش. ماندووبوون ئەگەر بە تایبەتی بەدڵەوە بێ وەکو بڵێ بە حەزەوە بێ دەبێتە سەرچاوی چێش بۆیە ئەگەر ئێمە ماندوو بین بە دڵنیاییەوە لە دوای ماندووبوون چێژی زۆر باش لە پشوەکانمان وەردەگرێت بە دڵنیایی واتە ژیان بە ماندووبوونەوە چێژ بەخشتر و تایبەترە. بێگومان باز لە ماندووبوون دەکەن دەڵێن ماندووبوون وا باشە بە دڵ بچێندرێ دڵ هەر کاتێک ماندوو بوو ژیان کۆتایی پێدێ لەبەر ئەوە مرۆڤ کە ماندوو بوو بۆ ماندووبوونە معنەوی کە لە ژیانە توانای کارکردن و جوڵە و حرەکەی نەمێنێ ئەمە بە جۆرێک لە جۆرەکان بە مردن حسابە تەنانەت هەتا لە ڕووی دەرونیەوە دەڵێن مردوو ئەوانە نین لە گۆڕستانەکانن ئەوانن کە هێشتا دەژێن و بەڵام هیچ هیوایەکیان نەما لەبەر ئەوە ئینسان کە هیوای هەبوو بە بێگومان دەبێ بەردەوام بێ دەبێت کار بکات دەبێت بجوڵێ و جوڵەش و کارکردنیش پێناسی جیاوازی هەیە لەوانەیە کەسێک لە نووسی نابێ یەکێکی تر لە کارکردنی جەستەییا بێ بە هەموو جۆرێک لە جۆرەکان لەبەر ئەوە زۆر چێژ بەخشە ماندووبوون وایە بە دڵنیاییەوە. مامۆستا ئەڵلقەکانی پێشووترمان زیاتر لەسەر مامۆستا و منداڵ و قوتابی بوو واتە لەناو ئەو سێگۆشە و لەناو ئەو بازنەیە زیاتر دەسوڕایەوە بەڵام ئەمڕۆ دەمانەوێت دەست بەوە بکەین کە لەسەر چینێکی تایبەت قسە بکەین کە ئەویش هەرزەکارە قۆناغی هەرزەکاری دەمەوێت لەوە دەست پێ بکەم پێشەوەی باسی هەرزەکاری بکەین تەوان هەرزەکاری پەیوەندی بە خێزانەوە هەیە وانە دەمەوێت پرسیاری ئەو بکەم ئایا خێزان چییە ڕۆڵیان چیە لەگەڵ یەکتر ئایا پەیوەندیەکان دەبێت لەسەر چ بنەمایەک بن. بەڵێ خێزان دەتوانین ئەگەر پێناسەیەکی سەرەتایی بکەین بریتە لە بچووکترین یەکەی کۆمەڵایەتی کۆمەلگا وە سەرکی ترین یەکەی کۆمەڵایەتی کۆمەلگەشە بە واتایی کە قوتابخانەی یەکەمە کە شوێنی ئارامی و مەحەبەت و خۆشەویستیە و خێزان دیاردەیەکی زۆر جوانە بنچینەیەکی زۆر جوانە بۆ ئەوی کە کۆمەلگەیەکی تەندروست و سەلامەتت هەبێ دەبێ یەکەکان یەکەی سەلامەت و باش بن کە خێزانن. ئاستی ڕۆشنبیری خێزان شێوازی مامەڵەکردنی خێزان کاریگەری هەیە دواتر لەسەر کۆی کۆمەلگا لەبەر ئەوە خێزان یەکەیەکی زۆر جوانە و دەبێ ئێمە ئەوەش بڵین دیوە ئەرێنیەکانی یەکجار زۆرن بەڵام خێزان بە دەریژ نییە لە دیوی نەرێنی بۆ نمونە خێزان ئەو شوێنەیە کە ئەگەر کەسێکی سلبی ئەگەر کەسێکی نەرێنی یان کەسێک بە جۆرێک لە جۆرەکان تەنها یەک کەس بێ ئەگەر لە ڕێگای خێزانەوە نەبێ لەوانەیە نەتوانێت درێژە بە وەچەی خۆی بدا بەم شێوەی کە لەسەر هەمان ڕێتم شتی تر وە کەسانی تر دروست بکە